غمر إخوة صلى الله عليه وسلم لحديثك الصحيح ترغيب هذا فرميه: ألا أخبركم بما هو أخوف عليكم عندي من الدجال؟ أشتكتان بيه بليم من لأيوة أترسم لأوشتا زيادة للدجال، زيادة للدجال. دجال شان اللي يترسم لأيوة كتوشتان بيو بي بقن لو زيادة أترسم للدجال لأيوة كقولتني فتنة سرزبية أو أعمك في غمر إخوة باسك صلى الله عليه وسلم. الشرك الخفي فرمي الشريك بخوا بريارداني نهيني وشعراوة كالرياية زور شعراوة شو كتو نازاني من بخوا ما يبخوا منية بس خوا زانيت. في غمر إخوة فرمي صلى الله عليه وسلم أويك بياوي دبيني نيوش دكا خلاص نيوش دكا بس كاتك دبيني خلقي تماشايكا نيوشكا دريجا كاتو بوي بولين ما شاء الله نيوشكا دريجا برا لە ماڵەوە چۆن نوێژ دەکەی لە مزگەوت شەعاوە نوێژکە کاتێک تەنهای نوێژ چۆن دەکەی لای خەڵکی شەعاوە بی کە زیاتر درێژی مەکەرەوە ئەگەر زانی تووشی ڕیا بی ئەگەر زانی تووشی ڕیا بیت. ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئێمە زۆرتر ساو لە دەجال زیاتر کەسێک لە ئێمە نوێژێک بکات بەڵام کاتێک کە دەبینێ خەڵکی تەماشای دەکا درێژی ئەکاتەوە ڕکوعەکەی سجودەکەی خوێندنی قورئانەکەی خۆی کز ئەکا بەس بۆی بڵێن فڵان کەس نوێژەکەی جوانە. ئەمە کارەساتە. پیاوچاکی وە هەبووە شەو نوێژی کردووە کاتێک کەسێک هاتە و ژوورۆ ڕێک پاڵکەوتووە تی دیبا نەزانێمە شەو نوێژم کردووە پاڵکەوتووە ڕێک خەڵ بە پاڵکەوتن نوێژ ناکە ئەمە کەسێک نەتوانێت یعنی پاڵکەوتووە بۆ ئەوەی خەڵکی نەزانێ نوێژ دەکات. کەواتە ئاگاداری خۆت بە کاتێک کە تۆ نوێژ دەکەی عمرە دەکەی حەج دەکەی قورئان دەخوێنی زیکری خوا دەکەی خێر و سەدەقە دەکەی تۆ لە عیبادەتای نیعمەتی خۆیە بەسەرتەوە عیبادەتەکەت بەتاڵ مەکە بۆ خاتری خەڵک. ئەوە نییە تەنیا چاکەکەت لە کۆڵ بێتەوە تەواو چاکت بۆ نەنووسری لە قیامەت سزا دەدرێ لەسەری. ئێستا من کاتێککە عمرەیە دەکەم بۆ خوای ناکەم ئەوە خوا پاداشتم ناداتەوە بەڵام لەگەڵەوەشە لە قیامەت سزام دەدا لەسەرێکە تۆ بەنەکەم. قورئانم خوێندەوە بۆی خەڵکی بڵێن قورئان دەخوێنێ پاداشتم نییە لای خوا بەڵام سزام هەیە لای خوا گەر تۆ بەنەکەم. تەنیاوە نیە پاداشتون نەبێ و تەواو نەجاتت بێ نەجاتت نابێ محاسبە دەکری لە ڕۆژی قیامەتە لەسەری. بۆی ئینشاڵڵا لە کۆتاییدا دەڵێم با نیەتمان بۆ خوا پاکینەوە چاکەکانمان بۆ خوا بێ نەک بۆ پۆز و ناو دەرکردن نەک بۆی خەڵکی مەدحمان کە وەڵڵا لەگەڵ خوادا ڕازگۆ بە خوای گەورە دڵی خەڵکیت بۆ ڕائکێشەیە بۆ خوا ئەنجامی بدا کۆمەڵێ چاکە و عیبادەتت هەبێ با کەس پێی نەزانێ لەبەر خاتری خەڵک دەمە جوڵێنە و زیکر مەکە بۆ خوا بیکە. خەڵکی وای لە مەجلیسێکا دانیشتووە بە تەنیا بێ قسە ناکە بەس ناو خەڵکە دەمە جوڵێنێ بۆی بڵێن زیکری خواکە بەخوا برام مەیکە ئەگەر بۆ خوا نییە مەیکە